ئەمڕۆ 25 ساڵ بەسەر دامەزراندنی ڕێکخراوی ئازادی لاوان و کوردستان بەڕێوە ئەچێت. ڕێکخراوی ئازادی لاوان و کوردستان وەک ئەزاین ئەم ڕێکخراوە بەیەکێک لە ڕێکخراوە گرنگەکانی ناویەکێتی نیشتیمانی کوردستان دادەنرێت کە ماوەی 25 ساڵ خزمەتێکی زۆری بە بواری گەنجان و لاوان کردووە. ئەمڕۆ 25 ساڵ یادی دامەزراندنیان ئەکەنەوە بە دروشمی فراوانکردنی تواناکانی لاوان و فراوانکردنی ئاسۆیە. ئێمە ئەمانەوێت زانیاری زیاتر لەسەر ئەمڕۆ وەربگرین بزانین چالاکیەکانیان چێت لە 25 ساڵی یادی دامەزراندنیان با میوانداری زۆر بەڕێز کاک محەممەد زاهیر و کاک ڕەحمان محەممەد وەکو ئەندامی مەکتەبی تەنفیزی ڕێکخراوی ئازادی لاوان. سڵاوتان لێبێت و بەخێر بن، پیرۆزبایی ئەم ڕۆژەشتان لێ ئەکەین. کاک ڕەحمان با سەرەتا لەوە دەست پێ بکەین بە کورتی پاس لە ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان بکەین. سەرەتا سڵاو بۆ بینەرانی کەناڵی کورسات. لێرەوە پیرۆزبایی خۆمان ئاڕاستەی هەواڵانمان لە ئەندامانی ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستانەکەین بۆ کاری دامەزراندنی 25 ساڵی ڕێکخراوی ئازادی لاوانەوە. وەک مێژووی ڕێکخراوی ئازادی لاوان دیارە یەکێک بۆ لەو ڕێکخراوانەی کە لەسەر دەستی مامی گەورەمان جەنابی مام جەلال دامەزراوە لە ساڵی 1990. ئەم ڕێکخراوە توانیوەتی لە ماوەکانی ڕابردوودا داکارێکی باشی لاوان بێەوە لەسەر جەم شارەکان کار بکات بۆ خزمەتی لاوان وە هەوڵیەوە بات خزمەتیان بکات و بەدەیان چارەسەری وەزەکانیانی کردو. زۆر باشە، دەستخۆش. کاک محەممەد لەگەڵەوەی کە ڕێکخراوی ئازادی لاوان هەر لە سەرەتایەوە گرنگی و ئامانجی سەرەکیەوە بۆ کە توانای گەنج بخاتە گەڕ توانێت کار لەسەر ئەم بابەتە بکات. لە درێژای ئەو هەموو ساڵە ئەتوانین بڵین ئەرشیفێکی باشتان هەیە کە لەوەی کە خزمەتتان بە گەنج کردو؟ بەڵێ، سەرەتا سوپاس بۆ شاشەڕەنگی کورسات. پیرۆزبایی خۆمان ئاڕاستەی لاوانی کوردستان، لاوانی هەر چوار پارچە خۆمان، ستافی سەنتەر و بنکەکان، سکرتارەتی نوێی لاوانەکەم. ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان لە ساڵی 1999 کە دامەزراوە لەسەر بیرۆکە و ڕاستپاردەی جەنابی کۆچکرد و هەڤاڵ سەرۆک مام جەلال، گرنگی ڕۆڵ و پێگەی لاوان لەو کاتەوە تا ئێستا کە بەردەوام جەنابی مام جەلال جەختی لەسەر ئەوە کردوێتەوە وە لە لای گرنگ بووە کە لاوان چینێکی گرنگ و گەورەی کۆمەڵگان بۆیە لەژێر ڕۆشنایی ئەم بیرکردنەوانەیە ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان دامەزراوە. هەر لەژێر ڕۆشنایی ئەم بیرکردنەوانەشە بۆ ئەو زروفەی ئەو کاتی کوردستان کە زروفێکی و بارودۆخێکی ناخۆش بووە، لاوان بەردەوام کۆچیان کردو بەرەو دەرەوەی وڵات لە پێناو لە دەست نەچوونی ئەم سەرمایە گەورەی نیشتیمان ئەم ڕێکخراوە دامەزراوە. پانتاییەک بووە بۆ دۆزینەوە و خستنە ڕووی بەهرە و تواناکانی لاوان لەسەر جەم کایەکانی کۆمەڵگەیە لە پێناو ڕەخساندنی زەمینەیەکی لەبار بۆ بەهرە و تواناکانی لاوان. لەژێر وەکوتم ڕۆشنایی ئەم بیرکردنەوانەشە ڕێکخراوی ئازادی لاوان توانیوێتی لە ڕێگەی کۆمەڵێک پڕۆژە و چالاکی بۆ سەرجەم لاوان بەبێ جیاوازی لە ڕەگەز ئاین بیرکردنەوە خزمەتی لاوان و توێژی لاوان بکات. ئەم پرۆژە و کار و چالاکیانی ڕێکخراوی ئازادی لاوانیش بێگومان بۆ هەر سەردەمە و پەیڕە و پرۆگرام و بەرنامەیەکی پێ بووە بۆ خزمەتکردنی لاوان. هەر لەو کاتەوە لە ڕێگەی دروستکردنی کەسایەتی بۆ لاو، لە ڕێگەی پێگەیاندنی لاوی بەهرەمەند، لە ڕێگای کردنەوەی خولی پیشەیی بۆ ئەو کاتە کە زەڕور بووە لە پێناو دەستکەوتنی هەلی کار کە یەکێکە لە ئامانجە گرنگەکانی ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان. لە ڕێگەی ئەم بیرکردنەوانەوە توانیمانە ئێستاشی لەگەڵا بێت بەردەوام بین سەرەڕای تێپەڕاندنی چەندین قەیرانی ناخۆش، بەڵام ئازادی لاوان بە پێوە ماوەتەوە. بە سوپاسەوە هەڵبەت بۆ جەنابی سەرۆک مام جەلال، جەنابی هێرۆخان کە پشتگیری و داکوکی کارێکی بەردەوامی ئازادی لاوان و شوێنی و توێژی لاوان بۆ بە بەردەوامی لە ڕێی ئەو کار و چالاکی و پرۆژانەی کە تەقدیم کراوە توانیمانە خزمەتیشی بەردەوامی لاوان بکەین. زۆر باشە. کاک ڕەحمانەوەی ئاگادارین لە ماوەکانی پێشووتر ڕێکخراوی ئازادی لاوان کۆنفرانسی خۆی بەست و بە دەستەیەکی نوێەوە دەستی بەکار کردەوە. ئەتوانین بڵێن بەم دەستە نوێەوە ئەتوانێت دووبارە کۆمەڵێک چالاکی دیکە، کۆمەڵێک ئەو کار و چالاکانی کە پەیوەستە بە لاوانەوە پەیوەستە بە گەنجانەوە دووبارە دەست پێ بکاتەوە. خۆشحاڵانە لە ماوەکانی ڕابردوودا ڕێکخراوی ئازادی لاوان توانی کۆنفرانسی سەنتەرەکانی خۆی ببەستێت
و لە تەوقیتێک بوو کە بۆ یەکێتی شۆکێنەر بووە بۆ جەماوەری کوردستانیش کە مانگی ڕەمەزانی پیرۆز بوو بە شایەدی ئەوانە کە بینرا بەشێکی زۆری لاوانی کوردستان بەشداریان کە لە کۆنفرانسی سەنتەرەکان و بە ڕێژێکی زۆر بەرچاو بە گوڕتینێکی تایبەتەوە ڕۆشتنە سەر سنووخەکانی دەنگدان و نوێنەری خۆیانیان لە شار و شارۆچکەکان هەڵبژارد کە ئەمە بۆ خۆی لایەنێکی زۆر گرنگێتی کە گرنگی ئەم ڕێکخراوە سەلمێنێ لە ناو سەنتەرەکانەوە وەک هاوڕێم باسی کرد ئێمە لە ڕێکخراوی ئازادی لاوان پێویستە لە هەر سەردەمە و لە هەر بارودۆخە و لە هەر شێوازێکا پێڕەوی نوێ و پلانی جیاوازتر بێتە ئاراوە کە ئەمە بۆ خۆی گرنگیەکی زۆری هەیە بۆ خزمەتکردنی لاوان و بۆ ئەوەی بتوانین نێمە وەکو لاوان ڕێکخراوی ئازادی لاوان بتوانین کارێکیش بکەین لەسەر ئاستی جیهانیش کاریگەری دروستکەین و لاوانی کوردستانیش بناسین و داکاری سەرسەختیان بین لە دەروی وڵاتیش. زۆر باشە دەستان خۆش بێ کاک محەممەد هەروەکو لە دیمەنەکانی شاعی بینین ئێوە کار و چالاکیەکانتان بەرفراوان بووە بۆ خزمەتکردنی گەنجان لە ڕووی وەرزشکردنەوە لە ڕووی ئەوەی کە کۆمەڵە چالاکیکیان پێشکەش بکەن بتوان ئاسانکاریان بۆ بکەن ئەمڕۆ ئێوە یادەکەتان بە بەرز ڕاگرن لە هۆڵی تەوار ئەو چالاکیانەی کە ئامادەتان کردووە خۆی لە چیا بینێتەوە؟ بەڵێ چالاکیەکانی ئەمڕۆی ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان لە هۆڵی تەوار لە شاری سلێمانی کاتژمێر 2:30 پاژنیەوە ڕۆبەدواوە دەست پێکات کە خۆی بینێتەوە هەر وەکو هەموو ساڵێک ڕێکخراوی ئازادی لاوان دەست پێشخەر بوو لە مەجای لاوانە ئەم ساڵیش خۆی لە کۆمەڵی کار و چالاکیە ئەبینێتەوە کە کاری چالاکی کولتوری فەرهەنگی هونەری و دەستنیشانکردنی چەند لاوێکی بەهرەمەند هەروەکو وتم یەکێک لە دروشم و ئامانجەکانی ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان دۆزینەوەی لاوانی بەهرەمەند و تواناکانیانە بۆ ئەم ساڵیش ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان چەند لاوێکی بەهرەمەندی دیاری کردووە وەکو ڕێزدەنانێک و دەستگیرۆییکردنێک بۆیان لە پێناو بەردەوامیدان بە هەرە و تواناکانیان یەکێک لەوانە کە لە ناو پەیڕەوی ئەمڕۆی کار و چالاکیەکانمانە هەیە ئەوەیە بێگومان ئازادی لاوانی کوردستان بەردەوام هەوڵی ڕەخساندنی هەلی کاری داوە ئێمە وەکو لاوان شان بەشانی کۆمەڵی خوێندکاران کە دوات تەخەڕوجکردنی خوێندکاران لە زانکۆ لاوان کێشەی هەلی کاریان هەبووە ئێمە ئەمڕۆ لە ڕێگەی کۆمەڵێک پرۆژە و پرۆپۆزەڵەوە هەوڵین کە کۆمەڵێک هەلی کار بۆ لاوان دیاری بکەین کە لە یادەکەیە خۆیە بینێتەوە بێگومان ئیشکردنیش لەم ڕۆژەیە کارێکی ئەوەندە ئاسان نییە بەڵام ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان زۆر بەرفراوانە و گشتگیرانە ئیشەکات بە حکمیەوە ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان ئەندامی ڕێکخراوی گەنجانی سۆسیال ئەنتەرناسیۆنالی نێودەوڵەتیشە کە ئەمەش دووبارە دەستکەوتێکی جەنابی سەرۆک مام جەلال بۆ لەو کاتەیە کە بۆ ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستانی تۆمار کردووە ئێمە هەوڵمانداوە لە ڕێگەی کۆنتاکت و پەیوەندیکردن لەگەڵ ئەو ڕێکخراوە جیهانیان دروستکردنی لۆبیەکی باش بۆ لاوان لە پێناو دەستکەوتنی هەلی کار بۆیان بێگومان ئەمڕۆ لە یادەکەشە شەڵا ئەوە بەرجەستا بێت و ئەیبینین کۆمەڵی کار و چالاکی تریش لە خۆوەگرێت. زۆر باشە کاک ڕەحمان لەگەڵەوەی کە ڕێکخراوی ئازادی لاوان لە زۆربەی شار و شارچەکانی هەرێمی کوردستاندا سەنتەری هەیە و لقی هەیە کەواتە ئەتوانین بڵین لەوە هەماهەنگێکی زۆر باش دروست بۆ ئەوەی کە ئێوە بتوانن لاوانی هەموو شار و ناوچەکانی کوردستان بەبێ جیاوازی کۆبکەنەوانێ وەکو کاک محەممەد ئاماژەی پێکرد لەبەرەوەی کە ئێمە گەنجی زۆر بەتوانامان هەیە گەنجی زۆر لێ هاتوومان هەیە بەڵام لەوانەیە توانەکانیان شارەوە بێت بتوان ئێوە لە ڕێگەی ڕێکخراوەکەی خۆتانەوە توانەوە بەهرەی هەمویان دەربخەن لایەنێکی زۆر گرنگی ئەم ڕێکخراوە بریتیە لەو ڕۆحیەتی کە لەسەر چەم شار و شارچکەکانە هەیەی وەستافی هەیە لە شارەکانە ئێستا وەکو هاوڕێم باسی کرد لە ئەم یادەدا توانیومانە ئەو گەنجانە بدۆزینەوە کە لە شار و شارچکەکانە لەسەر ئاستی جیهانی و لەسەر ئاستی ئاسیا خەڵاتی لاوانیان وەرگرتەوە بۆ کار و پرۆژانەی کە هەیان بووە خۆی بۆ خۆی ئەمە گرنگیکی تایبەتیە لەگەڵ ئەمەشا ڕۆحێتێکی خۆبەخشی ڕۆحێتێکی کارکردن لە نێو ستافەکانی لاوان هەیە لە شار و شارچکەکان کە ئەمە بۆ خۆی گرنگیەکی گەورەیەوە سەرمایەکی زۆر گەورەیە بۆ ڕێکخراوەکە وای کردو جۆش و خرۆشێکی نوێوە کوزێکی گەورە بە ڕێکخراوەکە کە بۆ خۆی وای کردووە لە ستافی کۆمیتی تەنفیزی نوێ و ستافی سکرتارێت و سکرتێری نوێشمان بە دڵخۆشانەوە کار بکەین بۆ یادەکەمان و زۆر بە ئومێدەوە پلانی زۆر گەورەتر و چالاکی زۆر باشمان ئامادە کردو بۆ داهاتومان. زۆر باشە کاک محەممەد وەکو دوایین پرسیاری من بەڕێستان هەردووکتان زۆر ئاماژەتان بۆیە کە ڕۆڵی سەرۆک مام جەلال و خاتووی وێرەوەی برای محەممەد چەند کاریگەری هەبوو لەسەرم لاوان و لەسەر کارکردنی ئێوە و ئێستاش نەفەسێکی زۆر باشتر هەیە کە
سەرۆکیەشێتی کاکپافڵ زۆر پشتیوانی لاوانە ئێوە لە دوای ئەمیادا پلانتان چییە بۆی کە کاری باشتر و باشتر بۆ لاوان بکەن و بتوانن لە هەموو کایەکانە سووتان هەبێ بۆە بەڵێ وەکو هەواڵ ڕەحمان ئاماژەی پێەیە ئێمە لە کاتێکا کۆنفرانسی لاوانمان کردووە کە کوردستان و عێراق بە بارودۆخێکی زۆر خراپە هەڕوات هەر بۆ خۆی ئەنجامدانی ئەم کۆنفرانسە نیشاندەری ئەو ڕاستیەیە کە یەکێتی نیشتمانی کوردستان و وەک چۆن لە ڕابردووە جەنابی کۆچکرد و سەرۆک مام جەلال سەرۆکی گەورەمان لە ئێستاشە جەنابی سەرۆک کاک پاڤڵ گزارشتە لەوەی کە یەکێک لە چاوپێکەوتنەکانی کاک پاڤڵا ئەڵێ لاوان لەسەر ئەساسی مێریتۆکراسی واتە لەسەر ئەساسی بەهرە ئەمە بۆ خۆی ئەم دروشمەی جەنابی سەرۆک باڤڵ دڵخۆشیێکی زۆر زۆری و جۆش و خرۆشێکی زۆر زۆری یا بە ئێمە وەکو لاوان کە بتوانین لەم کاتەیە بەردەوام بینەوە لەژێر ڕۆشنایی ئەم پشتیوانی و وتارانی ئەوانیشە و کار و چالاکیەکانمان ئەتوانین بەردەوامی پێبین و وەکو هەواڵم ئاماژەی پێەیە پلانی زۆر گەورە و کار و چالاکی زۆر باشیشمان بەڕێوە دەشڵا بۆ لاوانی کوردستان دووبارە پیرۆزبای ئەمیادەتان لێ ئەەکەین زۆر هیوای سەرکەوتن هیوایەوەی کە ئەم ڕۆژ بتوانن چالاکیەکانتان زۆر بە باشی بەڕێوە بچێت دووبارە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان.